بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەی فیلمە داهاتینەوە خزمەتتان هیواخوازین هەموو لایەک تەندروستێکی باشتان هەبێتون دوور بن لە ڤایرۆسی کۆرۆنا و هەمیشە لە خۆشی شادیابن. بینەرانی عزیز ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەرە و کۆمەڵێک بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لە تەوەرە یەکەمدا باز لە دوایین ڕێنمایەکان دەکەین بۆ کردنەوەی مزگەوتەکان و نوێژخوێنان کە پێویستە بە چ ڕادەیەک پابەت بن و لە چ کاتێکدا مزگەوتەکان دادەخرێن و ئایا چ شوێنێکی مزگەوتەکان زیاتر لە دادەخرێن بۆ پێی کە دوێنێ ئەو قافی سلێمانی چەند ڕێنمایەکی دەرکرد داوای کرد کە مزگەوتەکانی ناو بازار دابخرێن و کۆمەڵی ڕێنمایی دیکە بۆ مسلمانان بۆی کە لە ماڵەوە دەستنوێژ بگرن و بۆی کە ڤایرۆسەکە لە نێوان نوێژخوێنان و لە نێوان هاوڵاتیاندا بڵاو نەبێتەوە. لە تەوەری دیکەمان هاوکارمان جەلال محەممەد لە خوڕماڵەوە لەگەڵماندا دەبێت بۆی کە گەنجێک بە خۆبەخشی گورچیلێکی خۆی بەخشی و بە منداڵێک و کۆمەڵێک تەوەر و کۆمەڵی زانیاری دیکەمان دەبێت ئینشاڵڵا گفتوگۆ و قسەیان لەسەر دەکەین و سەرەتا دەچین لای کەش و هاوبزانی پێشبینەکانی کەشوهای ئەمڕۆی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چۆنە پێکەوە بینەری دەبین.
وڵاتیان ماوەی چەند ڕۆژێکە نرخی دیینار بەرامبەر بە دۆلار بەرز بووەوە بزانین ئەمڕۆ نرخەکەی چۆنەوە نرخی دراوە جیهانیەکان بەرامبەر بە دییناری عێراقی چەنددا پێکەوە بینەری دەبین. وڵاتیان دەچینە لای بڕگەی یادەوەری بزانین ئەو ڕووداوە مێژوانەی کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕوویانداوە لە جیهان و لە هەرێمی کوردستاندا کە بۆ ئێمە گرنگە چین پێکەوە بینەریان دەبین. دەی شەشی ساڵی 1963 لە بڕارێکی گرنگدا جۆن کەنەدی ڕازامەندی نیشاندا سەبارەت بە یاسای یەکسانی نێوان پیاوان و ئافرەتان لە بەرامبەر مافی کرێکەیان لە کاتی ئەنجامدانی هەمان کاردا. تاوکاتە ئافرەتان بێ مافترینی جیلی کۆمەڵگە بوون لەگەڵ ئەوەی ئیشی زۆریان پێدەکرا نیوەی کرێکەیان پێدەدرا بە بیانووی ئەوەی کە ئەوانە نیوەی کۆمەڵگەن. ئەمریکا بە درێژایی مێژوو جیاوازیە ڕەگەزیەکانی تێدا باڵەدەست بوون و هەمیشە چینێکی تری چەوساندۆتەوە و چەوساندنەوەی ڕەشپێسەکان لەلایەن سپیپێستەکانی ئەو وڵاتەوە و هەروەها کوشتنی ملیۆنان لە هیندیە سوورەکان و ڕەشپێستەکان هەر لە سەرەتای دامەزراندنی ئەمریکاوە تا ئەم ساتەش. دەی شەشی ساڵی 1970 دامەزراندنی کۆمەڵی مارکسی لینینی کوردستان بیری ماوتسی تۆنگ و پاشترناوەکەی گۆڕدرا بۆ کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان و ڕۆڵی هەبوو لە دانانی بناغە بۆ دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. دامەزراندنی ڕێکخراوەکە پەیوەندی بە ناکۆکیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستانەوە هەبوو بۆیە ئەوان لە ناوەڕاستی شەستەکانەوە بیریان لە ڕێکخراوێکی ئایدیایی و مارکسی دەکرد کە کۆتایی بە جیاوازیە چینایەتەکان بهێنێت. ڕێکخراوەکە ساڵی 1970 ناوەکەی خۆی دەگۆڕێت بۆ کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان و ساڵی 1970 یەکەم کۆنفرانسی خۆی ساز دەکات. کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان ساڵی 1992 لەلایەن نەوشیروان موستەفاوە هەڵدەوەشێتەوە. شەهابی شێخنووری و شاسوار جەلال سکرتێری کۆمەڵە بوون و بیریاری گەورەی ئیسلامی کورد دکتۆر فازیل ڕەسوڵیش یەکێک بوو لە ئەندامە سەرەکیەکانی ئەو کۆمەڵەیە پێش ئەوەی بەرەو فکری ئیسلامی وەرچەرخێ. بەڵێ بینەرانی عزیز دەچینای زانیاریە کە باز لە پێوەدانی دوو پشکەکە ئەگەر دوو پشک پێوەدانی چی بکەین لە دەشتێکە لە شوێنێکە پێکەوە بینەری ئەو زانیاریە دەبین. چەند زانیاریەک لەسەر دوو پشک و پێوەدانی دوو پشک. دوو پشک 8 پێی هەیە و بە شەوانە بە شوێن خۆراکدا دەگەڕێت. 750,000 جۆر دوو پشک هەیە و تەنها 25 جۆریان مەترسیدارن. لا تایبەتمەندیە سەرنجڕاکێشەکانی دوو پشک ئەوەیە دەتوانێت بەبێ ئاو خۆراک بژی. دەتوانێت بۆ ماوەی مانگێک لە ناو بەفردا بژی و بەرگەی بەرزی 50 پلەی گەرمیش بگرێت. خاوەنی 6 بۆ 12 چاوە و دەتوانێت ڕۆشنایی و تاریکی لێک جیا بکاتەوە. گوێ نییە و نابیستێت بەڵام بەهۆی لەرینەوەی دەزوولەکانی سەرقاچەکانی هەست بە بیستن دەکات. لە کاتی پێوەدانی دوو پشکدا چی بکرێت باشە؟ سەرەتا هەوڵ بدە شوێنی پێوەدانەکە بزانیت. شوێنی پێوەدانەکە دەست بەجێ بە ئاوی سارد و سابوون بشۆ بۆ ئەوەی هیچ نەبێت ئەو ژەهرەی لە دەوروبەری پێوەدانەکەیە نەمێنێت و بڵاو نەبێتەوە بە هەموو لەشدا. پێوەدرا و هێمن و لەسەر خۆ بێت و نەشڵەژێت. مەهێڵە قەرەباڵەخی و دەنگەدەنگ لەسەر کەسی پێوەدرا و دروست بکەن بۆ ئەوەی لێدانی دڵ و فشاری خوێنی بەرز نەبێتەوە، چونکە تا لێدانی دڵ و فشاری خوێنی بەرز بێتەوە ئەوە بڵاوبوونەوەی ژەهرەکە لە لەشیدا خێراتر دەبێت. خواردنی شیر باشترین شتە لە کاتی پێوەدانی دوو پشک، چونکە دژە ژەهرە و کەسەکە ئەڕشێنێتەوە. بەو هۆیەوە ژەهر ناگاتە نزیک دڵی و زۆر سەلامەتە بێ.
هەوڵ بدە نەهێڵیت کەسە پێوە دراوەکە زۆر بجوڵێتەوە چونکە تا زیاتر بجوڵێت خێرایی بڵاوبوونەوەی ژەهرەکە لە لەشیدا زیاتر دەکات. پارچەیەک سەهۆڵ بخرێتە سەر شوێنی پێوەدانەکە و بۆ ماوەی 10 خولەک لەسەری دای بنێت. هەر 5 خولەک جارێک ئەوە دووبارە بکرێتەوە. ئەگەر شوێنی پێوەدانەکە دەستت بوو بە هیچ شێوەیەک دەستت بەرز نەکەیتەوە بە تایبەت بۆ ئاستی سەرەوەی دڵ چونکە ئەوەش بڵاوبوونەوەی ژەهرەکە لە لەشدا خێراتر دەکات. لە زووترین کاتدا کەسی نەخۆش ڕەوانەی نەخۆشخانە بکرێت. مناڵ و بەتەمەن ئەو کەسانن زیاتر مەترسیان لەسرە. لە کاتی پێوەدانی دوو پشکدا دەتوانیت هێلکەیەک بە ساغی بخەیتە سەر شوێنی پێوەدانی دوو پشکەکە و بۆ ماوەی 5 خولەک هێلکەکە لەو شوێنەدا ئەمدی و ئەودیوی پێ بکە. لە پاش 5 خولەکەکە هێلکەکە بشکێنە زەردێنەکە بەهۆی هەڵمژینی ژەهرەکەەوە ڕەنگی ڕەش دەبێت. دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز. لەم تەوەرەیەماندا باز لە دوایین ڕێنمایەکان دەکەین کە بۆ مزگەوتەکان و بۆ نوێژخوێنان کراوە پێویستە نوێژخوێنان مسلمانان تا چەند پابند بە ڕێنمایەکانەوە لە مزگەوتەکاندا ئاگاداری ئەو بن کە چی دیکە ئەو ڤایرۆسە بڵاو نەبێتەوە ئەوان ببنە ڕێگایەکە ڕێگر بن لەوەی کە بێتەوەی تەشەنەسەندی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە مامۆستا عەلی خالیدمان لەگەڵە بەرپرسی لقی یەکێتی زانایی ناوچەی سێسایەقمان لەگەڵە. مامۆستا سڵاوی خوات لێبێ، زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت. سپاس بۆ ئێوە. بسم الله الرحمن الرحیم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سڵاوتان لێبێ، بەیانیتان باش. سپاس بۆ کەناڵی پەیام. خۆشەویستان، هەر وەک بینەر و بیسەر ئاگادارن بەعام ئەم ڤایرۆسە کوشندە، ئەم دوژمنە سامناکە جارێکی تر بە قووەیەکی تر و کوشندەتر گەڕاوەتەوە ناومان. ئێمەش وەکو مامۆستایانی ئاینی، وەکو بەرپرسی ناوچەی زانایان ببوورە جەنابتان فەرموون لقی زانایان و بەڕێز مامۆستا شێخغازی بەرپرسی لقە، من بەرپرسی ناوچەی زانانی سەی سادقم لە خزمەتی مامۆستایانی بەڕێزی خۆمان داین لە مزگەوتی حاجی شێخ تاهیر وەکو ناوچە. ئەمڕۆ کە هەڵساوین بە تەبلیغکردنی مامۆستایانی بەڕێزەوانەی کە پێشنوێژ و تارخوێنن لە سەی سادق و دەوروبەری بۆ ئەم مەسەلەی کۆرۆنا و ئەم دوژمنە سامناکەیە بەعام بڕیارێکی ئیجابی بدەین کە زیاتر خۆمان و خەڵکمان نەبێتە زەحیە. بەڕاستی ئەم دوژمنە کەس ناناسێ، ڕەحم بە هیچ کەسێک ناکە. ئێمەش وەکو مامۆستایانی ئاینی واجبی سەرشانی خۆمانە ئەو نوێژخوێنە بەڕێزانە کە ساڵانێک ئێمە لە خزمەتیانین تەوعیان نەکەین، ئاگاداریان نەکەینەوە و جارێکی تر ئێمە ئامادەین کە مامۆستایانی بەڕێز لێرە کە هەمویان ئامادەن لە ژوورەوەن، بەڕێز مدیری ئەوقاف قسەیان بۆ ئەکا سەبارەت بەم وەزعە. ئامادەین جارێکی تر یا خۆمان کەرەنتینەکەین یا تەوعیەیەکی زیاتر، هۆشیارێکی زیاتر بین بە نوێژخوێنان و خەڵکی بەڕێزی کوردستانی خۆمان. زۆر باشە مامۆستا، ئێستا دۆخەکە ئەوە دەخوازێت کە مزگەوتەکان دابخرێن یاخود دەرەوەیە کە موسڵمانان دەبێت پابەندی ڕێنمایەکان بن؟ وەڵاهی قوربان بە گوێبیستی ئەو ئەخبار و هەواڵانە کە لێرە و لەوێ بڵاو بووەتەوە و ڕێژەکە ڕۆژانە لە هەڵکشاندایە، بەڕاستی واجبە ئێمە جارێکی تر خۆمان کەرەنتینە بکەینەوە دوور لە گوێگرتن بۆ حکومەت. بەڕاستی ئەسەوای لێ هاتووە خەڵکی ئەمە هێشتا هەر پابەند نابێ. وازانێم قەزە سیاسیە، بە سیاسی کراوە، بەڵام ئەم دوژمنە ئیلاقی بەسەر سیاسی و بازرگان و مامۆستای ئاینی و خەڵکی عەوام و خەڵکی فەقیر و هەژارەوە نییە کە هات ئیتر ڕەحمان پێ ناکە. واجبە ئێمەش لە سۆنگەی دینمانەوە کە دین هاتووە بۆ پاراستنی ژیانی مرۆڤەکان، بۆ پاراستنی مرۆیی. بەڕاستیە بێ ئێمە هەستیارانەتر مامەڵی لەگەڵا بکەین و جارێکی تر یا خۆمان کەرەنتینەکەین یا ڕێکاری پزیشکی یاسایی بگرینە بەر بۆ ئەوەی زەحیەی کەمتر بین، بۆ ئەوەی کەمتر بە قوربانی ئەم دەرد و پەتایە. زۆر باشە مامۆستا، لە ئێستادا مسلمانان تا چەند گرنگە پابەند بن بە ڕێنمایەکان، بەدەر لە مزگەوتیش بێت و تا چەند واجبە کە لە ئێستادا پابەند بن و تەواوی ڕێکارە تەندروستی و پارێزیەکان جێبەجێ بکەن؟
وڵای قوربان خۆ معلومی بەڕێستانە معلومی و خەڵکە بەڕێزەیشە بەعام ئێمە هەمومان هەر مامۆسایانی ئایدینە هەموو سێکتەرەکانی ژیان واجبە ئێمە پابند بین بە خۆپاراستنەوە ئێمە دین هاتووە بۆ پاراستنی ژیانی مرۆڤایەتی و ئەو هەموو ئاەت و حەدیسە جوانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئەو هەموو قەول و گفتارە جوانە کەوا هاتووە ئێمە واجبە خۆمان پارێزین ئەو خەڵکە بەڕێزەیش بەڕاستی ئێمە ئێستا خەمی خەڵکمانە لەوانەیە پێشووتر خەڵک وایە زانیان مامۆسایانی ئاینی بۆچی دەنگ هەڵ نابڕن ئەم کەرەنتینەیە بشکێنن بەڵێ جاری پێشوو وان نەبوو بەڵام ئەم جارە کوشندەترە بەڕاستی ئەم جارە فشاری زیاترە ئەم جارە ئەم نەخۆشیە بەربڵاوترە واجبە هەموو لا خۆمان پارێزین ڕجاءن من داوایەکەم بۆ خەڵکی بە شەرەفی کوردستان بۆ مسلمانان و نوێژخوێنان بۆ عامی خەڵک هەیە بەڕاستی خۆیان پارێزن خۆپاراستن باشترە چاکترە لە چارەسەر و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ بەدەنتان لاشەتان حەق و مافی هەیە بەسەرتانەوە بەڕاستی ئەمە بێ خۆمان پارێزین بەڵێ لە ئێستادا بەڕاستی خەڵک هیلاکە ماندووە موچە نییە ژیان و مەعیشەتی گوزەرانی باش نییە بەڕاستی ئەمەش ئەگەڕێتەوە ئەم بەشەی بۆ کەم تەرخەمی حکومەت بەرپرسە لەوە بەڵام ئێمە خۆمان بەرپرسین لە پاراستنی نەفسی خۆمان ژیانی خۆمان ماڵ و مناڵی خۆمان جاران لە شوێنە حاڵەتێ دوان هەبوو ئێستا خەریکەوای لێیە ئەکەوێتە ناو ماڵەکانمانەوە ناو ژیانمانەوە سەر سفرە و خوانەکانمانەوە بەڕاستی حەقە خەڵک ئەو شیارەی هەبێ خۆی بپارێزێ حکومەت ئێستا لەم کاتا بە گوێرەی پێویست نییە بەدەم هاوڵاتیەوە لە هیچ شتێکی ژیانە بەڵامی ترە بێ و خەڵکە خۆی پارێزێ فەرمەوە یەکێ لە دکتۆرە بەڕێزەکان دکتۆر نەبەست پێم وابێکەوە لە گرتەیەکی ڤیدۆییە لە یوتیوب و فەیسبووک وڵاو بوو بۆ ئەوی دایکم من خۆم دکتۆرم دایکم بە ئۆکسجین نەبوو لە بێ ئۆکسجینی عەمری خوای کرد ینی بەڕاستی ئەگەر دکتۆرێکی بەڕێز ئاواوێ ئەبێ خەڵکێکی فەقیر و هەژار ئەو خەڵکەی کە هیچ دەسەڵاتێکی نەبێ ئەوە چۆن کۆرۆنا سەرکاتە ژیانی و مەرگی و بیبات و بڕوە چیە بۆ مسلمانان لە کاتی هاتنیان بۆ مزگەوت یاخود دەست نوێژگرتنیان لە مزگەوتا بۆی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکە دەچووە مزگەوت پێشتر سەرەتا لە ماڵەوە دەست نوێژی دەکرد دواتر دەچووە مزگەوتەوە لە ئێستاشدا ئەمە تا چەند گرنگە کاری پێ بکرێت بۆی کە مسلمانان خۆیان بپارێزن و زیاتر تێکەڵ یەکتر و زیاتر بەرکەوتنیان لەگەڵ یەکتردا نەبێت بەڵێ وەڵا هەرچەند ئێمە ڕێکاری یاسایی و پزیشکی بگرینە بەر و هەم سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم طبعاً ئەوە هەموو لە مەساڵحی خۆمانە بۆ پابەندبوونی خۆمانە بۆ پاراستنی ژیانی خۆمانە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی هەر کەسێ لە ماڵی خۆی دەستنوێژ بگرێ دەستنوێژێکی پاک جا لە ئەحادیسی ترە فەرمێ ئیسباغ الوضوء کە دەستنوێژێکی پاک و جوان هەڵبگرێت لە ماڵە خۆی مهەیئکە خۆی ئامادەکە بچێ بۆ مزگەوت هەر هەنگاوێکی خوا لە گوناهێکی خۆشە بێ و هەنگاوەکەی تری دەرەجەیە بەرزە بێتەوە لای خوا و بۆیە داواکارم ئەگەر جومعە ڕان نەگرین وەکو مامۆسایانی ئاینی داوام لە مسلمانان نوێژخوێنان هەیە بەعام هەمویان پابند بن با لە ماڵەوە دەست نوێژ بگرن بۆ سەلامەتی خۆیان چونکە تۆ یەیتە مزگەوت تەشبیه نەبێت تەوالیتی مزگەوت دەستشۆیی مزگەوت بەجارێ مەسەلا لە جومعە بە تایبەتی 100 نەفەر بەکارێنێ ئەگەر کەسی هەڵگیری ئەم ڤایرۆسە بێ ئەوش لەوە توش ئەبێ ئیتر ما باقی هەموو عائیلەکەی خزمەکەی کەسەکەی نوێژخوێنەکانی تر توش ئەکەن و بۆیە بەڕاستی واجبە خۆمان پارێزین هەر لە ماڵەوە دەستنوێژێکی جوان بگرین بەرماڵی خۆمان هەبێ با دوور بین دەمامک بەکاربێنین دەستکێش بەکاربێنین بۆ ئەوەی ژیانی خۆمان و ماڵ و مناڵ و کۆمەلگاکەمان پارێزراوێ بەڕاستی ئەو واجب و ئەرکی سەرشانی هەموو نوێژخوێنەکە بە وشیارەیەکی تەندروستی جوان و دینی و خۆی پارێزی لەم دەردە کوشندەیە ئەساوە لەعەلە ئینشاءڵڵا خوای گەورە ڕەحمان پێ بکە ئەم دەرد و بەڵاو ڤایرۆس و میکرۆبە لە نێومانە نێڵێ و داوای سەلامەتیشمان هەیە بۆ گیانی هاوڵاتیانی بەڕێزمان ماوەستا لە زۆرێک لە مزگەوتەکاندا خوشکانمان ڕوو لە مزگەوتەکان دەکەن و بەتایبەت لە نوێژی هەینیە ئایا پێدوانیە تێڕوانی نوێوە چیەکە باشتر نییە لەم دۆخەدا ئەوان لە ماڵەوە بن و بۆی زیاتر تێکەڵایەتی نەبێت و بەریەکەوتنیان نەبێت لەگەڵ کەسانی دیکەدا لە وتارەکانی نوێژی هەینیدا سەردانی مزگەوتەکان دەکەن تێڕوانی نێوە چییە لەسەر ئەو بابەتە
بەڵێ وڵا دەستان خۆش بێ یاخوا ئێمە هەموو جارێ داوامان کردووە ئەوانەی کە پیرن پەکەوتن نەخۆشیان هەیە منداڵن ناتوانن یعنی هەر لە ڕوەدینیەکەی شوە تەکلیفیان لەسەر نییە بە تایبەتی ئەمەزەش کە ئێستا خوڵقاوە شتێکی دوژمنێکی سام ناگاتووە حەزەر و خۆپاراستن واجبە داوامان کردووە و نوێش خوێنانەی کە تەحمل ناکەن تەمەنێکیان هەیە یا ئەوانەی مناڵن ئەوانەی نەخۆشن دایکان و خوشکان بە تایبەتی دایکان و خوشکانی ئێمە لە ماڵی خۆیان نوێژەکان لە مزگەوت خێرترە لە ئێسادا و بۆ ئێمە داوا ئەکەین ئەوەی کە نەخۆشیەکی هەیە دەرم و هەڵامەتێکی هەیە و نەخۆشیەکی مزمینی هەیە تەمەنی هەڵکشاوە داوا ئەکەین ئەگەر نەیە و لەم فترا پابند بێ بەڕاستی خێری زیاترە لەوەی کە بێت یا خۆی تووشی نەخۆشی بە یا خەڵک تووشی نەخۆشی بکا لە نوێژی جمعا بە تایبەتی کە قەرەباڵخێکی زۆر لە مزگەوتەکانە دروست دەبێت. زۆر باشە ماوەسا پامی تۆ دو پامی تۆ چییە بۆ مسلمانان کە پابند بە ڕێنمایەکانەوە و دەبێت چۆن پابند بنوە تا چەند گرنگی بەم ڤایرۆسە بدەن و بۆی بڵاو نەبێتەوە و تەشەنە نەکات بۆ پێیە کە زۆرێک لە هاوڵاتیان بە گرنگیەوە لێ ناڕوان و دەڵێن ڕاستنی ئەم ڤایرۆسە و بڵاو نابێتەوە و پەتایەکی سادەیە بۆیە گرنگە مسلمانان چۆن لەو بابەتە بڕوانن و ئایا پێدوانی ئەمە کە واجبەیەکە کە پێویستە هەموو مسلمانێک جێبەجێ بکات؟ بەڵێ وەڵاهی من پێم وایە یعنی بەڕاستی ئێستا ئەم دۆخە مسلمانان عامەی خەڵک مامۆسایانی ئاینی پزیشکە بەڕێزەکان کاسبکاران دوکانداران پیشەوان و پیشەگەرەکان داوایان لێکەم بە هەندی وەرگرن بە جددی وەرگرن بە ڕاستی وەربگرن بەڕاستی ئەم دوژمنە فەقیر و دەوڵەمەند ناناسێ خەڵکی فەقیر و هەژار ناناسێ و بۆیە بێ ئاگادار بن خۆیان پارێزن بە گاڵتەی نەزانن بە سیاسەتی ئەمبەر و ئەوبەری نەزانن بەڕاستی ئەم سیاست و دووفاقی و سەوز و زەردەیە احترامەند و ئیدارەیە وای کردووە کە خەڵکی ئەمە حتا حەز بە زەرەری خۆی بکە حەز بە نەبوونی ژیانی خۆی بکە بەڵێ ئەمە گەر کۆرۆنایش نەبێ خەڵک هەر لە فەقیری و نەهامەتی و کەم دەرامەتی و دەستکورتایە بەڵامی تر بەداخەوە ئێمە چی بکەین ئەوە حکومەت شتێکی فەرز کردووە بەسەر خەڵکە کە نەهامەتی و نەکبەتی و نەبوونی بوجە و موچە و قوت و پارە و داهات و ئەوانەیە لەم لای شوێمە ڤایرۆسێ زۆری بۆ هێناوین وەکو باقی وڵاتانی تر بەڕاستی ئەمە سێکتەری تەندروستی ئەمە لە ئاستی پێویستان نییە و حکومت ناتوانێت بەو شێوازە مەسەلا مامەڵە لەگەڵ نەخۆشەکان بکە خوا نەخواست ئەگەر ڕێژەی نەخۆشەکان بەرز بێتەوە زیاد بێ شوێنمان نییە جیهازی سناعی بڵێن تەنەفوسمان نییە ئەوەمان نیە بەڕاستیە بێ خەڵک وشیارانە ئاگادار بێ خۆی پارێزێ خۆپاراستنی خۆمان واجبە لەسەرمان بە کەمی نەزانین بە کەم سەیری نەکەین بە هەستیارانە بە وشیارانە مامەڵە لەگەڵم دوژمنە بکەین بەڵکو ئینشەڵا تێپەڕێنین و نەجاتمان بێ بە ئیزنی خوابمان پارێزی. زۆر سپاس مامۆستایان. دەمەوێت دوا پرسیاری ئەوەت لێ بکەم کە ئایا ئەگەر کەسێک بێوێت لە نوێژی هەینیدا نەچێتە مزگەوت ئایا گوناهبار دەبێت ئەگەر مزگەوتەکانیش کراوە بن و نوێژی هەینی ئەنجام بدرێت ڕێگە پێدراوە نەچێتە مزگەوتەوە بۆ بەمەبەستی خۆپارێزی خۆی؟ نەخێر ئەگەر بەمەبەستی خۆپارێزی بێ لەم دەرد و نەخۆشیە نەچێتە مزگەوت لە ماڵەوە بێ زۆر احتیادیە تاوانبار نابێ ئێمە پێشووتریش لیژنەی فتوای بەڕێزی هەرێم لیژنەی باڵای فتووا کە فتوایان دەرکرد فەرموویان پابند بن لە ماڵەوە بن ماڵەکانتان کەن بە مزگەوت و قیبلە تاوانبار نابن هەر لەسەر ئەو فتوایە بەڕێزیان ئێستا کە کوشندەتر و بە ئازارترە ئەتوانین هەج بەڕێزێ نەچێتە مزگەوت والله ئەعلەم پێی تاوانبار نابێ پێی گوناهبار نابێ لە ماڵی خۆیان نوێژەکەی کا بۆ پاراستنی خۆی و غەیری خۆی. مامۆستا عەلی خالید لە سێ سادقەوە لەگەڵمان نبووی زۆر سپاس بۆ زانیارەکانی خۆی گەورە پاداشت بێتەوە. بەڵێ بینەرانی عەزیز دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان.
بەڵێ بینەرانی عزیز وەک دەزانن ماوەی چەند ڕۆژێک پێش ئێستا کە لە سوۆشیال میدیاکانە بابەتێک بڵاوبوویەکەوەی کە گەنجێک گورچیلی خۆی بە منداڵێک بەخشی ئەمەش کاردانەوەی لێکەوتەوە و بە کارێکی زۆر گەورەی مرۆڤایەتیان دادەنا هاوڵاتیان پێیان وا بوو ئەمە کارێکی زۆر دەگمەنەکە بە بەخشین و بەبێ هیچ بەرامبەرێک گەنجێک هەستێ بەم کارە و ئەمڕۆ هاوکارمان جەلال محەممەد لە خوڕماڵەوە لە ماڵی ئەو گەنجەیە و بزانین چۆن بوو لە مزگەوتی گەورەی خوڕماڵە بزانین چه هۆکارێک وای لێ کردو کە ئەم هەڵوێستە بنوێنێتەوە هەڵوێستی کەسوکاری ئەو منداڵە چۆنە ئێستاش دەچین لای هاوکارم جەلال محەممەد. جەلال سڵاوی خوات لێبێت دەچمە لای تۆ بۆ پێشکەشکردنی ئەم تەوەرەیەوە بزانین ئەو بابەتە یاخود ئەو گەنجی کە چۆن گورچیلی خۆی بەخشی بۆ منداڵە بۆمان باس بکەیت. ڕۆژ لەم ڕگەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆمان من ئێستا لە بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ. لەم ڕگەی پەیامی ڕۆژ من ئێستا لە شارۆچکەی خوڕماڵم سەر بە پارێزگای هەڵەبجە. دیارە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا گەنجێکی یامێر منداڵێکی تەمەن 11 ساڵ لێرە بۆی سستبوونی گورچیلەکانیەوە پێویستی با گورچیلەیەک دەبێت، بەڵام دیارە توانای مادی و هەروەها ئەو ناسینەی کە هیانە لە ناوچەکەیە دەتوانن بانگەوازێک بۆ بکەن کە پێویستیان هەم بە هاوکاریەوە هەم بە کەسێک کە ئەگەر بە پارەش بێ بتوانێت گورچیلەکەی خۆی بفرۆشێ بۆی کە منداڵەکەیان لە مردن ڕزگاری ببێت. بەڵام گەنجێک تەمەن 24 ساڵ خۆبەخشانە هەڵدەستێت بەبێ بەرامبەر گورچیلەی خۆی دەبەخشێت. ئێستا ئەم بەخشینە کاردانەوەی دروست کردووە هەم لە میدیا و هەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی و لە ناوچەکەشە، بەڵام بۆ خەڵکی ناوچەکە زۆر جێگەی سەرسوڕمان نییە، چکە باوەڕیان وایە ئەمە ئەسڵی پەروەردەیە لە ناوچەکەیانە کە دەبێت گەنجەکان یا خەڵک بە گشتی بەم شێوازە بەخشن دەبن. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە من ئێستا لە خوڕماڵەوە باوکی هەردوو هەم مێر منداڵەکەەوە هەم گەنجەکە کە مێر منداڵەکە ناوی بژارەوە گەنجەکەش کە گورچیلەی خۆی بەخشیوە ناوی بەڕێزە واروایشێک لە مامۆستایانی ئاینی ناوچەکە میوانم دەبن. زۆر سپاسدانەکەم بەخێربێن کاک تەیمور باوکی بژارد مێر منداڵەکە کە ئێستا گورچیلەکەی پێبەخشراوە، وەروەها کاک نعمەت باوکی کاک بەڕێز کە گورچیلەی خۆی بەخشیوە، مامۆستا عەبدولمەلیکیش مامۆستای ئاینی لە خوڕماڵ. زۆر سپاسدانەکەم. کاک تەیمور سەرەتا دێمە لای جەنابەت بزانم ئێوە چۆن ئەگەر مایکە بگری بەدەستەوە چۆن کوڕەکەتان پێویستی بە گورچیلە بووە، چۆن کاک بەڕێزتان دۆزیەوە یا پەیوەندی بێەوە کرد لەوەی کە گورچیلەکە خۆی دەبەخشێتە مناڵەکەیەوە؟ وەڵای ئێمە پێشتر کاک بەڕێزمان نەناسیوە، ئێمە کاک بەڕێز و باوکی و کاک بەڕێز و دایکیمان نەناسیوە، بەڵام من لە پێشی 24 دام بەزاند کە دام بەزاند داوای هاوکاری و کرد لە خێرخوازان کە بێن بە هانای ئەم کوڕەوە. من فەرمانبەرێکی حکوومەتم، یعنی ئەوەنە مادەم نەبوو کە بتوانم مەسەلەن من گورچیلە بکڕم بۆ و کوڕە مەسەلەن مەبلەغێکی زۆری ئەویست، پارەیەکی زۆری ئەویست. ئەتر لە تۆڕە کۆمەڵاتیەکەوە کە بڵاوم کردەوە مەسەلەن کاکە بەڕێز یەکەم ڕۆژ سەعات 2:20 پارشەو بوو، ڕەمەزان بەڵێ پارشەو بوو، پەیوەندی پێوە کردم، وتی کاکە، وتم بەڵێ، وتی تۆ باوکی بژاری، وتم بەڵێ، وتی من ئامادەم گورچیلەی خۆمی پێ ببەخشم، وتم ماڵە ئاوا بێ دەستە خۆش بێت تەمەن درێژبی هیوادارم سەرکەوتوو بی. نەمبینیەوە بە هیچ شێوەیەک نەمبینیەوە ئللا بەس دەنگێکە و لە ڕێگەی مۆبایلەوە سەوتەکەم بیستووە. ئەترەوە بوو مەسەلەن خەوتینەوە بەیانی سەعا 8 جەڕسێکی ترم بۆ هاتەوە سێرم کرد هەر کاکە بەڕێزە. وەڵا لە ناو سیارەکە هاتە خوارەوە وتی یارمەتیە بچینە ژوورەوە، وتم بەڵە فەرمووتی 5 دقا با گفتوگۆیەک بکەین، وتم فەرموو. وەڵا چوونە ژوورەوە و وتی من ئەو کوڕم کە شەو پەیوەندیم پێوە کردی، وتم جەنابەت، وتی فڵانە کەسم، وتم بەخێر بێ یەخوا، وتی من ئامادەم گورچیلەی خۆمی پێ ببەخشم. دووبارەی کردەوە هاتەوە لام. دوایەوە وتم دێ باشە دەست خۆش بێ ماڵە ئاوا بێ نمونە زیاد بێت، وتی ئیشە نییە بە من، وتم نەوەڵان خوا حافزیمان لە یەکتری کرد و ئەو ڕۆژ بەسەردەم ئیشی خۆیەوە. ئەتر دوایەوە منیش مناڵەکەمان بردە سلێمانی. ئەتر ئەم کوڕم نەناسیوە، نە باوکی نە دایکی،
نەکە سوکاری نەناسیوە. ئەتر دوایەوە ئێمە هەوڵێکی زۆرمانە مەسەلەن گورچیلە کە پەیاکەین کابرایەکیمان هێنا خەڵکی ڕانیە بوو فەحس و شتەکانمان بۆ کرد بە پارە تەبعاً بە 18 ملیۆن گورچیلەیەک بە 18 ملیۆن گورچیلەیەک بە 18 ملیۆن بێجگە لەوەی کە دۆزیوێتیەوە بۆمان بێجگە لەوەش کە دەبێت خزمەتی بکەیت بێجگە لەوەی دەبێت پێشتر خزمەتی شیکەیت و دواتریش خزمەتی کەیت. وڵاتر کە فەحسەکانمان بۆ کرد لە ئەخیرەوە دکتۆر دانای بەڕێز وتی وەڵای کاکە ئەمە خوێنەکەیان حساسیەتی هەیە ئەومان واز لێ ناو ڕۆشت. دوای ئەوە دانەیەکی کەشمان دۆزیەوە ئەویش فەحسمان بۆ کرد بۆی نابوو. وەڵا کاکە بەڕێزی خۆشەویست لە ڕێگەی موبایلەوە پەیوەندی کردبوو بە کوڕەکانەوە بە هونەر و بە هۆگرەوە وتی من ئامادەم گورچیلەی خۆمی پێ ببەخشم ئێوە لەکوێن؟ وتی وەڵای ئێمە لە خەسخانەی عەیادەکەی دکتۆر دانای. وتی ئێستا منیش ئێمە عەیادەکەی دکتۆر دانا. وەڵای لەگەڵ مناڵەکان نەچێتە ژوورەوە بۆ لای دکتۆر دانا ئاڵێ دکتۆر دانا من ئەم کوڕە گورچیلەی خۆی پێمە بەخشێ. وتی دێ باشە فەحس و شتەکانی بۆەکە لە کۆتایی فەحسەکانە نەتیجەکەی باش دەرەچێ. واتە هەم خوێنی هەم پاکی فەحسەکانی جەستەی هەمووی کولەن ینی بە سەلامەتی دەرەچێ. ئەتر دوایەوە ئەوە بوو مەسەلەن فەحسەکانمان بۆ کرد و کۆتایی بە فەحسەکان هات ئەتر دەستمان کرد بە وەردە ئیشەکانی تر. ئەتر چوینە وەرەقەیان یاینێ بۆ لژنە تۆبی لژنە تۆبیەکەشمان تەواو کرد و دوای لژنە تۆبیەکە وەرەقەیان یاینێ بۆ خەسخانەی فاروق. چوینە خەسخانەی فاروق خەواندمان کوڕەکەمان خەواند معاملات و شتەکەمان بۆ تەواو کرد و پارەکەمان خەواند 18 ملیۆن و نیو لە خەسخانەی فاروق نەشتەگەریان بۆ کردووە. دوایەوە تەلەفۆنمان کرد بۆ کاکە بەڕێز هات بە نامانەوە. کاکە بەڕێزیان داغڵ کرد لە خەسخانەی فاروق کوڕەکەی منیشیان داغڵ کرد. ئەتر عیلاج و فەحس و شتمان بۆ کڕین 24 سەعات لەژێر چاودێری دکتۆرا بوون تا ڕۆژی یەکشەممە کاکە بەڕێز سەعاتێ پێش کوڕەکەی من چووەتە ژووری نەشتەرگەری. دوای کاکە بەڕێز کوڕەکەی منیش سەعات 11 سەعاتێ دوای ئەو چووەتە نەشتەرگەری. خۆشبەختانە لەوێ نەشتەرگەریان بۆ کردوون کاکە بەڕێز سەعات 3 هاتە دەرەوە کوڕەکەی منیش سەعات 4 هاتە دەرەوە. ئەتر تا 2 ڕۆژ کاکە بەڕێز لە خەسخانە بووە لە خەسخانەی فاروق. دوێنێ لە خەسخانەی فاروق دەریان کردووە ئێستا لە سلێمانی لەوێ لە ماڵۆیە تەندروستی جێگیرە باشە. کوڕەکەی منیش ئێستا لە هەر لە خەسخانەی فاروق ماوەتەوە تا ڕۆژی دووشەممە دەریەکەن. زۆر باشە ئەمە تاوان چیرۆکی کوڕەکەیەوە بەس دەمێ بزانم کاک نیعمەت تۆ ئاگات لەوە هەبوو کە بەڕێز گورچیلەی خۆی ئەبەخشێ ڕازی بوون چۆن ڕەزامەندی ئێوەی بەدەست هێناوە بەڕاستی بەڕێز ئیشوکاری چییە؟ زۆر کرێکاریە ئەوەی کرێکاری ڕۆژانەی پەیانەکە هیچی نییە. چه جۆرە کرێکاریەکە ژن و مناڵی هەیە؟ پێشتر نەوەڵی بەس دەگەڵ ماوەیە تەختە بەس بوو دوای ئەوە تر ئەم سارەیەکی گوتەنی کابە پێیا بوو یانی وەقتوەکەواشتی هەزاریەکانە فرۆشەکە لە بازاڕ هەنووسێ باشە ئەتەی خەریکی ئەوش ئینانە بوو بە سلێمانی ماوەی کەریم کابانی پێ بوو ماتۆڕ داغلیە کرد ئیشی ئەوە بوو. ئەتێ هەر ڕۆژەکە ئیشی نەکردایە ئەو ڕۆژە هیچی نەبوو. ئێوە چۆن زانیتان کە دەیەوێت گورچیلەیەکی خۆی ببەخشێەوە چۆن ڕازی بوون کە گورچیلەکەی خۆی ببەخشێت چونکە هێشتا گەنجە ژیان لە بەردەمیان ماوە ڕەنگە سبێنێ بە گورچیلەیەکەوە گرفتی بۆ دروست ببێت بە تایبەتی کرێکاریشە. بەڵێ بەڵام من خۆم کارمەندی شارەوانی خوورماڵم لێرە هات بۆ لام پەیوەندی پێوە کردم وتی باوە لەکی وتم وەڵی من حرەسم لە شارەوانیم لە دارەم وتی دە باشێ سێم تۆزە ئیشم هەیە لە پێش پەیوەندی کردوتی باوە خوێنەکەم چییە؟ وتم وەڵی خوێنەکە و ئۆزاییتە یا بیزاد یا ئۆزایی دەیەکیانە بیزەبت وتی باشە سێ مەلات و ئیتر هاتە لام وتی باوە من بۆ ئیشێک هاتوومەتە لاو ڕێگریم لێ نەکەیت
ئەم ئیشە زۆر خێرە ئەو کوڕی کاک تەیمور بیارەیە لە پەیژەکەدان بەزانێ و گورچیلەیەکی سز بووە ئیتر لەوانەیە مانگێکی تر بژی دکتۆر جوابی کردووە منیش هیچم نییە ئەم گورچیلەم پیاوە لە ڕێی خوا بەبێ بەرامبەر باوەگیان هیچ دەست نێریتە ڕێم ڕجاو لەکەم وتم بەڕێزگیان من خەمی جەستەی خۆتمە من ئەترسم سبەی تووشی نەخۆشیە بی ئەنا منیش لەگەڵ ئەو خێرام مامۆسا وتم ئەم ئەترسم سبەی جەستە و تووشی خوانەخواسە نەخۆشیە بی منیش چارەسەرم بۆ نەکرێت وتی ناباوەگیان هەیە بە گورچیلەیە گەژیت و ئەمانە و گوێمەدە و من تازە وعدمدا و ماڵەمیش وتم باشە من کە تۆ وعددامیش وعدیان پێدەم وتی آخر بێ بۆ لای دکتۆر ئیمزاوشتم بۆ بکەیت لەبەرەوە بەبێ ئیمزای تۆ هیچم بۆ ناکەن ئەتمشتم باشە بەڕێزیان من یەم هەش کاتێ دکتۆر بانگی منی کردی و پێویست بوو من یەم ئەو ئیمزاو بۆکەم بەبێ بەرامبەر من ئەرەوەڵاوتی من بەبێ بەرامبەر ئەو گورچیلە دەم بە بژاری کاک تەیمور من لە پەیژە ئەو کڕم بینیوە ئێستا تۆ چه هەستێک تەیە کە کوڕەکەت تەمەنی 24 ساڵە ئەم خۆبەخشیە گەورەی نواندووە کە ئێستا کاردانەوەی لێکەوتوێتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەموو کەس بە کارێکی زۆر گەورە وەسفیەکەن و بەڕاستی جورئەتێکی زۆر گەورەی ئەوێت تۆ ئاسایی ئەگەر 10,000-50,000 لە گیرفانی خۆت ببەخشی بەڵام بەشێک لە جەستەی خۆت ببەخشی ئەمە کەم نییە جورئەتێکی گەورەی دەوێت بە تایبەتی ژیانی لە پێشاماوە کرێکارە سبەینێ گورچی لە پێوەستی بە بەهێزی جەستەشەوە هەیە وایە وەڵایتم مامەسا من زۆر پێخۆشحاڵم بەم ئیشەکە ئەم کوڕی منە کردوێتی و من زۆر حەزی پێ ئەەکەم زۆر پێخۆشحاڵم ئارەوەڵام من زۆر پێخۆشحاڵم بەم ئیشەکە کردوێتی زۆر باشە دێمە وەلاتان ماوەسا عەبدولمەلیک زۆر سپاس بۆ دەرفەتە گەرمایەکی لەدەست وەرگری من دەمەوێت ئێستا جەنابتان مامۆستایەکی ئاینین لێرن و خۆتان خەڵکی ناوچەکەن ئەمە چه جۆرە ینی پەروەردەیەکە کە لە ناو گەنجەکانی ناوچەکەی هەیە چی وا دەکا گەنجێک ڕەنگە زۆر ملتەزیم نەبێ بە مزگەوت و بە هەندێک کارەوە بەڵام سیر دەکەی بەخشندەیەکی تایە تەنها ینی هەندێک کەسی التیزامداریش ناتوانێت جورئەتی ئەمە بکە ینی ئەم گورچیلەی خۆی ببەخشێ ئەمە چی پاڵی پێوە ناوە چی وای کردووە گەنجێکی وا بەخشندەیەکی وا ببەخشێت بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على محمد وعلى آله وصحبه ومن دعا بدعوة وسار على نهجه من الصحابة والقرابة والتابعين بإحسان إلى يوم الدين ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك الرؤوف الرحيم لا هوارقو شويني عبد الله كري عمر ولا خرمال ولا ناو معدنيكي باكو كانزايكي جواني إسلامي منبعی شێخانی تەریقەت و کارگای سەحوەی ئیسلامی پیرۆزبایی لە بەخشەری بەڕێز کاکە بەڕێز نیعمەت و ئەو نەخۆشە هیوادارین خوای گەورە شیفای خێری بۆ بنێرێ و وڵات و میلەت و گەڕەک و کۆڵان و ماڵەکان و هاوسەر و منداڵەکان و نەوەکان و دەوڵەمەندە بەڕێزەکان و ئەوانەی کەوا دەسەکەن بە گیرفانی خۆیانە ئەبەخشن خوای گەورە وڵاتمان لە کۆران و نەخۆشی و بەڵای ئاسمانی و زەمینی و پارێزێ و وەخوای گەورە بەرەکەت بخاتە نێو تەمەنی کاکە بەڕێزەوە و شیفای کاکە بژاریش بدا ئینشاءڵڵا خۆشەویستەکانم ئەم دینە خۆی سروشتی وایە هەر شوێنێ پاک بێ دوعایەکێ لە پێغەمبەران سەلات و سەلام لە گۆڕی 124,000 پێغەمبەر و درود و سەلامی خوایان لەسەر بێ ئەم شوێنە شوێنی یەکێ لە ساحەبە بەڕێزەکانە کە بەڕاستەوە من بە ئەمەکەوە ئەلێرە دانیشتووم عەبدوڵڵای کوڕی عومەر لە زەمانێکا دێتە ئێرە بنیادی ئەم مزگەوتە ئەنێ بنیادی ئەم مزگەوتە ئەنێ ئیتر لەو ساوە هەر لە مەلا جەلالی خولماڵەوە و مەلا سێ عارفەوە و مامۆستا مەلا محەمەدی مەلا بەهاوە دەرەجەی عالی بێ و تا ئێستا گەیانیانە دەستی ئێمە کۆمەڵێک خەڵکی باشیان دروست کرد هەر لە سەرەتاوە لە زەمەنی مەلا محەمەدی مەلا بەهاوە ئەلێرە خەڵکی دا ئەنیشت ئاهات وەسیەتی ئەنووسی مامۆسا فڵانە وەقف بۆ مزگەوت فڵانە باغ بۆ مزگەوت فڵانە کوڕم تەرخان بێ بۆ مزگەوت ئەبێ ئەمە ئەم سروشە لەگەڵ عەقڵ و فیترەت و تەبعی ئینسانە ئەگونجێ خۆشەویستەکانم ئەم کاکە بەڕێزە ئێستا
لە شاری گوڵعنبەرەوە لە خورماڵەوە لە شوێنی عەبدوڵای کوڕی عومەرەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە شوێنی سەحوەی ئیسلامیەوە شێخانی تەریقەتەوە هەڵساوە بەم کارە عەجایب نییە لەبەرەوەی پەروەردەی دروست بەخشەری دروست تەندروستی دروست ئینسانی باش و بە خزمەت لە شوێنی باشا دروستە بێ من ئەو زەمەنم دێتەوە یاد لە شەڕی تەپوک و لە شەڕی بەدر و لە شەڕی حونەین و لە زات الرقاعە هەموو ماڵەکەیان هێنایە بەردەستی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دوعای خێری بۆ کردوون بۆیە ئەم کاکە بەڕێزە هەڵساوە ئەوێ تەمەنی بەرەکەتدار بێ یەکە لە سیفاتەکانی بەخشین تەزداد البەرەکە خوای گەورە جل وعلا ئەفەرمێ وما أنفقتم من شيء فهو يخلفه بەتەئەکید هەر کەس نیەتی ڕاست بێتەوە بۆ خوا ساغ بێتەوە بۆ خوا لە نێوان ئەو کەسە ئەبەخشێ و لە نێوان خوای گەورەدا پەردە نامێنێ دوعاکەی گیرایە وما أنفقتم من شيء فهو يخلفه بمزارع ببردوامي أينه لدواء آياتك أفرمي وهو خير الرازقين براسي خواي قورة دولمان دا ملكي أسمان كانوا زوي بدز أو إما بندين بانكا كان براكين للدولار ژێر زمینەکان پڕەکەین لە دۆلار وازانی تەواو نابێ کتو پڕ وەکو کۆرۆنایە نەخۆشیە هەمووی سفر کاتەوە چۆن کابرایە لە ناو بنزینخانە بنزینەکاتە ناو سیارەکەی هەمووی ئەبێتەوە بە سفر دوایی خوای گەورە ویستی لەسەر بێ هەموو بانکەکان و دۆلارەکان و سەفتەکان و هەموو ئەوانەی لە ژێر زەویان خوای گەورە سفریانەکاتەوە بۆیە خوای گەورە ئەفەرمێ وما أنفقتم من شيء لە هەر شتێ ببەخشن شەی لە بچووکترین شتەوە تا گەورەتریشین خوای گەورە جوێنی پڕەکاتەوە ئەمە یەک دووهەمیان ئەم کوڕە بەڕێزە ئەم گەنجە بەڕێزە ئەیەوێ لە قیامەتا لەگەڵ پێغەمبەری خوا بێ ئەیەوێ لە ژێر سێبەری عەرشی خوا بێ لەو زەمەنەی کە سێبەر نامێنێتەوە کە دەسەڵان نامێنێ کە جەندەرمە نامێنێ کە پۆلیس نامێنێ کە عەسکەر نامێنێ سێبەری خوا مەلایکە حەرەسیەتی ئەم کوڕە بەڕێزە ئەمەی هەڵبژاردووە ئەیەوێ لە خزمەتی پێغەمبەری خوادا نامەی ئەعمالی بەدەستی ڕاز وەرگرێ خۆی تێگەیشتووە لەمە کە ئەزانێ لە قیامەتا کەس نییە بڵێ لیمەنی المولک اليوم خوای گەورە ئەفەرمێ لله الواحد القهار هەمووی خوایە تەواو نە پۆز نە پارە نە ئیستیعلامات نە پرزگا نە دەمانچە نە حیزب نە بارەگا نە تەیارە نە ئەلیکۆپتەر نە عەسکەر هیچ نامێنێ ئەمە خۆی تێگەیشتو ئەم برا بەڕێزە ئەزانێ ڕۆژێ دێ نەفخی سوور لێ ئەدا هەمووی زیینو ئەبێتەوە ئەچێتە بەردەمی خوای گەورە جل وعلا نامەی ئەعمالی بەدەستی ڕاز وەرەگرێ خوای گەورە ئەفەرمێ ئەینە شوڕەکائی ئەلەوێ ئەم کوڕاڵە سێتەوە ئەڵێ بەڵێ من لە خورماڵە لە مزگەوتی عەبدوڵای کوڕی عومەرە گورچیلەیەکم بەخشی بەم کاکە بژارە لە پێناوی خوادا ماوەستا دەڵێ ڕازی نییە تەنانەت ڕسمی فەیسبووکیشی دانێ و توێتی بەس لەبەر خاتری خوا وەک کاک تەیموورە لێ ڕازی نییە دەبە ئاوێکشی بۆ بکڕی لە خەسەخانە ئەمە مخالفی نەسە خوای گەورە فەرمێ إن الذين ينفقون أموالهم سرا وعلانية ئەبێ ئەو گیرفانەی تۆ کونیتیا بێ بکاتە دەمی خەڵک اینجا ئەگاتە خوا لە خۆیەوە ناگاتە خوا إن الذين ينفقون أموالهم سرا وعلانية ئەبێ بدرێ بە کەناڵ ئەبێ بڵێ بە کەناڵێکی ئیسلامیەوەی نوێژە خوێنێ دەستکا بە گیرفانی کونی تیابێ بکاتە دەمی خەڵک اینجا گاتە خوا هەر شتێ نەگاتە دەمی خەڵک لاشەی خەڵک گیرفانی خەڵک ماڵی خەڵک ناگاتە خوا ئێستا بەخشینەی ئەم پارچەیەک لە جەستەی خۆیەتی جیاوازی هەیە لەوەی کە خەڵکێک لە گیرفانی خۆیان دەبەخشێت فەرقی نییە بەخشین هەر بەخشینە بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمێ سەلات و سەلامی خوای لەسەر بێ لە خزمەتی 9000 سەحابەدا ئەفەرمێ قەسەم بەخوا گوێتان لە من بێ ئەگەر کێوی ئوحود ئاڵتون بێ بە 3 ڕۆژەی بەخشم کوا دەوڵەمەندەکان کوا مەسوولەکان کوا حکوومەت کوا دەسەڵات بابێتە سەر خەت بڵێ بەڕێ ئەو پارانەی وان لە ژێر زەمینە ئەو پارانەی لە خارجن ئەو پارانەی لە گیرفانی خەڵکان بە ناوی خەڵکەوە کراوە بە مڵکی خەڵک بابێ لە خزمەتی خەڵکا سەرفکرێ زۆر باشە بام بێمەوە لای کاک تەیموور ئەگەر مایکەکەی بیتێ کاک تەیموور من دەمەوێت بزانم بەڕێز چی ئەڵێ قسەتان لەگەڵ کردووە دوای ئێوە و ئێوە خۆتان جیاواز لە کاک بەڕێز ئێوە بۆچی یەکێکتان براکانی باوکی گورچی لێ نەبەخشی بە کوڕەکەی وڵای ئێمە خۆمان فەحسمان کرد من و دایکەکەی لە پێشەوە فەحسمان کرد من ئامادە بووم خانوویەکم هەبوو کە بیفرۆشم بۆ سەر مەسروفاتی کوڕەکەم کە چوونە لای دکتۆر دانا وتی ئەبێ گوچیلەی بۆ پەیاکەی وتم دکتۆر کێ وتی خۆت وتم باشە من ئامادەم بەڵام تەمەنم 59 ساڵە بۆیە بێ وتی بەڵە بۆیە بێ من چوم خۆم پشکنینم کرد خوێنەکەم ئەی ناقەس بوو وتی خێزانەکەت دوایەوە خێزانەکەشم
فەحسمان بۆ کرد ئەویش خوێنەکەی ئەیزایت کوڕەکانیشم خوێنەکەیان ئەیزاید و ئەیناقەز بوو ئەوی کەشیان نەخۆشەکەمان بژار ئەو بیزایت خوێنەکەی لە ئێمە جیاواز بوو کچێکی کەشم هەیە شووی کردووە کچەکەم وتی من باوکە گوچی لە ئێمێ وتم دێ باشە فەحسی ئەویشمان کرد ئەو ئەی بیزایت ئەویشی بۆ نابوو وتم دکتۆر کوڕێکم هەیە تەمەنی 16 ساڵە ئەوی ژامادەیە گوچی لەی باتێ وتی نابێ وتی ئەبێ لە سەروی 18 ساڵەوە بێ 20 ساڵی تەواو کردبێ ئیجا گوچی لەی باتێ وتی ئەم گوچی لەی تەمەن 16 ساڵە هێشتا تەواو نەبووە گەورە بێ جسمی گەورە بێم کوڕی 16 ساڵدا وتی ئەبێ 20 ساڵ تەواو کات 20 ساڵ بەرەو سەرەوە بێ ئیجا گوچی لە ببەخشێ خۆشبەختانە کاکە بەڕێز گوچیلەکەی پێبەخشای ئێوە پێشتر لەگەڵ کاک نیعمەتە یەکتانە ناسی چکە تۆ خەڵکی بیارێ و خەڵکی ئاوێ ڕۆسەم بکە نەناسیوە تەسادفی یەکتریشمان نەکردووە تا ئێستا لە چاخانە لە مزگەوت لە بازار لە هیچ شوێنێکە یەکترمان نەبینیوە نە ئەو منی بینیوە نە منەوە بەڕێز لەگەڵ مناڵەکان تاچی یەکتریان بینی بوو برا هاوڕێتیان هەبوو یەکتریان ناسیوە کوڕە وەسەتەکەم هەرێز لەگەڵ ڕاستگۆی کوڕی کاک نیعمەت کوڕە بچووکەکان هاوتەمەنن یەکی ماتۆڕێکیان پێ بووە لە ڕێگەی ئەو ماتۆڕشتانەوە یەکتریان ناسیوە بەڵام ئێمە بە عایلەوی یەکترمان نەناسیوە یعنی کوڕێکیەوە لەگە کوڕێکی دیکەی کاک نیعمەت یەکتریان ناسیوە ینی پێشیان قەزیە ئەوان بە بۆنەی ماتۆڕەکەەوە ئیتصالیان بە یەکترەوە بووە کاک تیمور ئێستا بەڵام پەیامێکمەیە بۆ دەسەڵات پەیامێکمەیە بۆ دەسەڵات داوا لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی یەکەم بیان بەهانای ئەو کوڕەوەکە گوچیلەکەی پێبەخشیوین کاکە بەڕێز لە شوێنێکە خەمی بخۆن تەعینیکەن لە دایرەیەکە با بکەوێتە سەر ئیشی خۆی ژیانی خۆی بەڕێ بکە ینی دووبارەی دەکەمەوە داوا لە دەسەڵات دەکەم داوا لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی دەکەم بێن بەهانای ئەو کوڕەوە کە لە شوێنێکە تعینیکەن لە فەرمانگەیەکە لە دایرەیەکی حکوومەتە زۆر باشە کاک نیعمەت من دەمەوێت بێمەوە لای جەنابەت لەسەر بەڕێز چۆن وای کردووە ینی ئەم پەروەردەیە لەکوێ کراوە کە فێری بەخشین بێ بەڵام چه جۆرە بەخشینێکیش بەشێک لە جەستەی خۆی پارچەیەک لە ینی گرنگترین بەشی جەستەی خۆیەتی ینی پەروەردەی کوێ بۆ کەوای کردووە چی واکە کە بەڕێز بەم شێوازە بیر بکاتەوە تەکلیف لە تۆ بکات تۆ ڕازی بکە تەنانەت ئەمە دەیتوانی بە پارە بیکە هەموو فەحسەکانی دەیخوارە دەتوانی 15 میلیۆن دینار بخاتە گیرفانیەوە لەوانەیە بەڵێ ئەیتوانی ئەرەوەڵا ئەیتوانی بە پارە هینێکە بەڵام مامۆساگیان کە دانیش لە ماڵەوە هینی پەیامی نەبین و هینە هەژارەکانی دەرەخست کە ماڵە هەژارەکان نەخۆش و ئەمانە ئەوی بە منە ئاغباوەیسە من ئەو نە دەسەڵاتم بواە یا ئەو نە پارەم بواە ئەو ماڵانە کە لە ڕەمەزانە دەرێخستن لە پەیام و سلەبەخشە و لە بەخشینا ئەوی باوە ئاغتە من ئەو نە دەسەڵاتم بواە ئەو ماڵانە کە هەچیان نقصانە من دابینم کردایە ئەمە قسەی بەڕێز بوو ئەتر دایمە من مۆجاریمە کردمەوە ساموو بەڕێزگیان دایمە ئەبێ بەخشندەبی ئەگەر 10,000 لە گیرفانە بێت زانیت فەقیرێکەیە پێنجی بەرێ ئەو 5,000 خوا بۆت پڕکاتەوە ئەم خسڵەتی هەبوو لە دەرەوە کە لە گیرفانیشی ببەخشێت بەڵێ ئەرە بەخوا مامۆسا جار وایە 10,000 پێ بووە وتێتی باوە ئەم نیوەڕۆ هاتوومەتەوە فەقیرێ لەی نابووە 5,000 پێداوە 5 پێماوە لە باخەڵی خۆم پارەم پێداوتمە بە ساقە و مەرە و ئیشی چاک و کردوێ وتومە لە هەشتێ فەقیرێک و بینی داوای خێری لێ کردی پێی بەخشە خوا ئەوەیتر یەتۆ جێگەی دایمە مۆجاریم کردێمە مەسا ئەمجار لە ماڵی شۆ زۆربەی ئەو کەناڵانی بەخشینێنە بینی ماڵە هەژارەکانی پیشانەدایکێ نەخۆش بوو لەسەر جێگە و یەکێ نان نەبوو بیخوا یەکێ داوای شتێ کرد لە حکوومەتی هەرێم ئەمانە ئیترەوی زۆر متابعەوە کرد خوای گیا منی سە چی بکەم نە هیچ سەروەتێکم هەیە نە من بەکرێکاری ئەژیم هیچم نییە تا من بچم جاوا بوو ڕقم تەلەفۆنەکانی دەرەخست ئەوی دە چی بکەم ویسە من هیچم وایە پەیوەندی بۆ تەلەفۆنانەوە کرد ئەموو بێنە فڵانەشن با من ئەو مەبلەغە پارەم هەیە بتان دەمێ نەیبوو ئاخی بۆ خواست ئیتر ئاواتی بەچی بووە لەوەی کە لە داهاتووی خۆیان لە چه ئیشێکی هەبێ یا دا بە مەزرێ یا خۆت چه ئاواتێکی هەبوو بۆ ژیانی خۆی
وەڵی مامۆسا ئاواتی ئەو بوێتر ئاواتی ئەو بوو پارێز بێت ببەخشێ ئاواتی ئەو بوو بەس ئەو پارەم بێ خۆیان گیان باو گیانگە پارەم وایە من حەزم لە بەخشین و بم بەخشایە وتی منی سەکرێکارێکم ڕۆژانە بە 10,000 یا 15,000 25,000 ئیشەکەم پارەم نییە بەخشم و ئەمانە دایمە ئیتر متابعی ئەوانەیە کریانێ فەقیرێکی بینایە لە ڕێی مزگەوتێکە لە شوێنێکە لە بازارێکە داوای پارەی کردای ئەگەر بیبێ نایە بێ پارەی نەکرد ئەگەر 2,000 لە باغەڵاب وایە 1,000 یەدا بۆ فەقیرە زۆر باشە من دەمێ بچمە لای مامۆسا گەنجی ئەمڕۆ چەپان دەزانین کە دنیایەک میدیا هەیە بۆ بەلاڕێدابردننی خەڵک بەگشتی و بە تایبەتی گەنجەکانمان ئەمڕۆ لە کۆمەلگەی خۆماندا سوۆشال میدیا هەیە دەزانین کە ئەمڕۆ چیەکە هەم کاری باشی پێ دەکرێت بەڵام دیارە کارە خراپەکە زاڵترە بەستەر باشەکە ئەوەی کە ڕوونە ئێوە پەیامتان چییە بۆ گەنجان لەوەی کە لەم هەموو تەپ و تۆزەی کە ئێستا هەیە بۆ تەڵخکردنی بەرچاویان کە شتی واقع و شتی ڕاست و پاک نەبینن پەیامتان چییە بۆ گەنجەکان کە بەڕاستی چاوکراوە بن بگەڕێنەوە بۆ پەروەردە ڕەسەنە کوردەواریەک ئاوێتە بوو بە ئاینی پیرۆزی ئیسلام وەڵا سەرەتا من کە هاتم بۆ ئێرە بە بەرنامەکە خێزانم وتی خێرە بۆ کوێچی وتم وەڵا بەرنامەیەکی ئەوە هەیە ئەچم بۆ خورماڵ کوڕێکی گەنج گورچیلەی بەخشیوە بە کوڕێکی گەنجی تر وتی وەڵا من ئافرەتێ هات ئێستا ڕیکلامیان بۆ کردووە وتیەتی جووتێ گوارەم هەیە لەگەڵ 100,000 مەردی خوا بەبیبن وتم جارێ من ناشارەزام لەو بەرنامەیە جا لەبەرەوە خۆشەویستەکانم ئەم نیشتیمانە ئەم وڵاتە ئەم خەڵکایەتیە ئەم شار و ئەم گوندە دیسانەوە پێویستی بە گەنجێکی ڕەسەن هەیە ئەو گەنجەی لە بڵین نادیا پەروەردە بێ جیایە لەو کەسێ لە مزگەوتا پەروەردە بێ ئەو گەنجەی لە ژێر دەستی مامۆسا پەروەردە بێ جیایە لە گەنجێکی سەرشەقام ئەو گەنجەی لە حوجرا پەروەردە ئەبێ جیایە لە گەنجێکی تر ئەو گەنجەی لە حیزبێکی ئیسلامیا پەروەردە ئەبێ جیایە لە گەنجێکی تر شەوان لە بڵین نێرگە لە خانە و لەسەر شەقام و لە نادی و ئەوانە پەروەردە بێ ئەم گەنجە خەسڵتی وایە نە نیشتیمانی خۆیە فرۆشێ نەداوکی و باوکی خۆیە فرۆشێ نەخیانەت لە خوشک و برایەکە نەخیانەت لە دراوسێەکە نەخیانەت لە گەڕێگەکە نەخیانەت لە مزگەوتەکە بەڵام ئەوی تر لە لاڕیا پەروەردە بێ ئامادەی نیشتیمانی با بە 350 ئامادەیە خۆی بفرۆشێ مناڵی بفرۆشێ دایکی بفرۆشێ لەبەرەوەی ئەمە لە نادیا پەروەردە بووە ئەمری لە نادیا پەروەردە بووە مێشکی کاسە لە بیری خۆیان نییە کەسێ لە بیری خۆیان نەبێ ناتوانێت لە بیری خەڵکا بێ بۆیە ئەوانەی لە دۆری پێغەمبەری خوا گەنجی پەروەردە بوون ئەوە ئەباتەل حەیە دێتە خزمەتی پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا 2 ماڵم هەیە 2 باخم هەیە کامیان ببەخشم پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەباتەل حەتۆ گەنجی وەختی ژنتە ئەفەرمێ نا من ئەمەوێ ژیان دووبارەکەمە وەکو ئیسماعیل بۆیە ئەمە پێغەمبەری خوا ئەفەرمێ کامەیان باشە بۆیە قورئان ئەفەرمێ لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون ناگەنە پلەی بڕ ئیلا ئەوەی لە دڵتان ناجێگە کردووەتەوە نەیبەخشن لە پێناوی خوا ئەی پەروەردەی دایک و باوک لەم ڕۆیات چۆنە گرنگە دایک و باوک جارێکی تر ئاور لە مناڵەکانیان بنەوە بۆ نمونە کاک نیعمەت فەرموو هانی کوڕەکەشی یاوە ڕاستە ڕێنمونیشی کردووە خەمیشی خواردووە هانیشی یاوە لەوەی کە بەخشندەی کارێکی چاکە بەڵێ کاکە جەلال پەروەردەی باوک دایک لە پێش پەروەردەی نیشتیمانیەوەیەوە ئێمە هاتوین وتمان کاکە نیشتیمان گەنجمان لە دەستدا وتمان نیشتیمان خەڵکمان لە دەستدا وتمان نیشتیمان کیانمان لە دەستدا وتمان نیشتیمان هەوامان لە دەستدا وتمان نیشتیمان پارەمان لە دەستدا وتمان نیشتیمان نەوتمان لە دەستدا ئەم باوکو دایکە پەروەردەی لە پێش پەروەردەی مزگەوتەوەیە لە پێش پەروەردەی نیشتیمانیەوە لە پێش پەروەردەی ئیسلامیەوە پەروەردەی باوکو دایک دەورە بینێ من پێم وابێ ئەم کاکە بەڕێزە ئەگەر باوکی بەڕێزی و دایکی بەڕێزی پەروەردەیەکی دیندارە نەکردایە ئەو کارەی لێنێ ئەوەشایەوە ڕاستە کارەکرێ بەڵام ئەم تەنها بەدەست خوایە من سەیرم لێ ئەڵێ با حکوومەتدای بمەزرێنێ و ئەڵێ فڵانە کەس با بنا ئەمە وعدی خۆی فرۆشتووە بەخوا کەسێک خۆی فرۆشت بەخوا خوای گەورە لە دنیادا نامێدی ناکا قەسەم بەخوا نامێدی ناکا لەبەرەوەی وعدی خوایە ئەم نەفسی خۆی فرۆشتووە بەخوا ژیانی خۆی فرۆشتووە بەخوا بۆیە ئێسش لە مەیتخانەکانە کابرا کە ئەمرێ دوای خۆی وەسیەتەکە گورچیلەکەم با بۆ نەخۆشێکی تر بەکاربێ چاوم با بۆ نەخۆشێکی تر بەکاربێ ئەزانێ دوای مردن زینوکرایەوە ئەو لاشەی شایدی لەسەرەدا لەبەرەوەی خۆشەویستەکانم ئەم بەڕێزە خۆی فرۆشتووە بەخوا گەنجێکە بەڕاستی گەنجە بێ خۆی بفرۆشێ بەخوا من کابرایە گەنج
تقریبا لەماوە پێشوا 2 مانگ بوو وەختی زەواجی بوو وتی مامۆستا وەڵی هەچی ئەەکەم زەواجم بۆ ناکرێ وتم من ئەگە دەوڵەمەنێ بدۆزمەوە یارمەتی بەیە خاوەنی کچێ بدۆزمەوە ئامادەی هاوسەرگیری بکەی وتی بەڵێ وەڵی من چوم بۆ خزمەتی کابرا وتی مامۆستا سێک چمەیە دەست لەسەر کامیان داانێ ئامادەم لێ پێناوی خوا کشەکەم پێی بدەم لەبەرەوەی مژدەی پێغەمبەری خوای پێ ئەفەرمێ پێغەمبەری خوا ئەوەی یەکش لە پێناوی خوا بدا بەشوبی بەخشێ پێغەمبەری خوا ئەفەرمێ من کەفەلەتی بەهشتی بۆ ئەەکەم بۆیە خۆشەویستان ئێمە هەر لە ڕووی جەستەوە بەخشی کچی ئەبەخشێ پارەی ئەبەخشێ پێش ئەم کەرەنتینە تەلەفۆنم کرد بۆ دەوڵەمەنێ وتم خەڵکی خورمان لە هەژاریایە وتی مامۆستا 500 خان و بنووسە 500 سەبەتەی خۆراکیان بۆ بنێرم ئەمە نابێ ون بێ ئەبێ نابێ لە ناو گەنجا ون بێ ئەم دەوڵەمەنە بەڕێزەش گەنجە جا لەبەرەوە ئەم پەروەردەی دینداریە ئەم پەروەردەی حجرەیە ئەم پەروەردەی مزگەوتە ئەم پەروەردەی شێخانی تەریقەتە ئەم پەروەردەی ساحوەی ئیسلامیە جارێکی ترە بێ لە ناو کۆمەلگا زیینو بکرێتەوە ئێمە زۆرە هاوارمان کرد بۆ ئەملا و بۆ ئەولا بەڵام بەداخەوە هەموو ئەوانە ئێمەیان فرۆشت ئێستا شتێما بێتەوە تەنها دینە لە خزمەتی خەڵکایە تەنها مامۆسایە لە خزمەتی خەڵکایە زۆر باشە مامۆستا من دەمەوێت بە کورتیەکی قسەیەکتان لێ وەرگرمەوە بە تایبەتی کاک تێمور دەمەوێت بزانم پەیامت بۆ کاک بەڕێز چییە و بەڕاستی ئەتەوێ ڕەنگە بە قسە وەسف نەکرێت چی بۆ بەڕێز بڵێ چی بۆ بکەیەوەی کە لە دەسەڵاتە هەبێت ئەگەر مایکەکە نزیکەکە بەڕێز کارێکی کردووە بەرامبەر بە ئێمە نە بە سەردان و نە بە پارە و نە بە قسە و نە بە سپاسنامە پاداشتی نادرێتەوە پاداشتی لای ئەو خوای گەورەیە مەگەر خوا خۆی پاداشتی باتەوە یعنی بڵێم چۆن وەسفیکەم وەسفەکەی ئەو تەواو نابێت هەل لە نوکی پەنجەیەوە تا تۆقی سەری نییە وەسفی بکە وەسفەکەی هەر تەواو نابێت کۆتایی نایە ئەمە کارێک نییە بڵێ بە پارە کردوویەتی بەیانی من پارەکەی بۆ گەڕێنمەوە مەسەلەن ئەمە بەشێکی جەستەی خۆی یاوێتی بە کوڕەکەی من لە ڕێگەی خوا بێ بەرامبەر ینی وەسفکردنی نازانم بڵێم چۆن وەسفیکە ئێوە تەبەنەڵێ کابراژن دێنێ خزمایەتی دروستەکە ئێستا کاک بەڕێز گورچیلەیەکی خۆی بەخشیەوە پێم وایە ئێستا ئێوە تێکەڵی بوونە خزمی یەکتر ئێستا ئێمە من 4 کوڕمەیە بە کاکە بەڕێزەوە بووین بە 5 کوڕ یعنی ئێستا بە کوڕی خۆمانی دانێت ئێمە من خۆم 4 کوڕمەیە بە بژارەوە لەگەڵ کاکە بەڕێزە بووین بە 5 کوڕ هەندێک کەسن کە پێویستیان بە هاوکاریە گورچی لە گۆڕین پێویستی بە 18 ملیۆن بەس بۆ کڕینی گورچیلەکە هەیە کەسێک ئەمڕۆ فەرمانبەریش بێ ڕەنگە 18 ملیۆن پاشەکەوتی نەبێ بەڵام ڕەنگە لە چاو دەوروبەرەکەشە لە هێڵی هەژاریەوە نەبێ بۆچی دەبێ لەم کاتەیە ئێمە بە جۆرە لە جۆرەکان پێمان قورس بێ گەرداوای هاوکاری بکەین لە خەڵکی تۆ کەوتویتە ناو مووقیفەوە دەمەوە بزانم وەڵا ملەتی کورد بە تایبەتی نەفس قورسە نفسی زۆر قورسە یعنی داوای شت لە خەڵک ناگا مەگەر زۆری بۆ بێت عیلە هەیە خێزان هەیە من ئەیناسم لە ماڵەوە مەسەنە دینارێکی پێ نەبووە خواردنی نەبووە داوای کەسی نەکردووە کە خێری باتێ ملەتی کورد بەعام هەمووی نەفس قورسە یعنی مەگەر حاڵەتێکی تەواریە زۆر باری گران بێ ئیجا داوای هاوکاری بکە مثلەن ئەم کوڕی ئێمەش ئەم ئیشەی ئێمەش لە توانای ئێمە نەبوو زۆر قورسە یعنی من لەکوێ 20 ملیۆن 25 ملیۆنم پەیاکە بەو ئاسانیە مەسەلەن بۆ گوچی لە کڕینەکەی و بۆ فەحسەکانی و بۆ بەخێوکردنی و دوای بۆ چارەسەرکردنی و بۆ پەروەردەکردنی و مەسەلەن دوایەوە گورچیلەکەش مەسەلەن تۆ لە خەسخانەی فارۆقا داینەی بە 18 ملیۆن و نیو 3 ملیۆنی فەحسواتی شیانەوێ فەحس و شتیانەوێت و علاج و شتیانەوێ تقریبان مەسەلەن ئەم گوچیلە ئەچێتە 45-50 مەسەلەن ملیۆن دینار بۆ فەقیر ئەم ئیشە هەڵ ناسووڕێ قورسە کابرایەکی مۆسەفیش بێ مەسەلەن مانگی 500,000 وەرگێ 600,000 وەرگێ ملیۆنێکیش وەرگێ ئەمە مەسەلە لە مانگی یەکەوە مەسەلەن ئێمە دەواممان کردووە ئەمە مانگی 6 موچێ مانگی یەکمان وەرگرتووە وچێ مانگی یەکمان وەرگرتووە زۆر باشە لەوەی دەرفەتم کەمە قورسە لە توانای فەقیران نییە کە ئەمیشە بتوانێت جێبەجێکە زۆر باشە دەست خۆش بەکاک تێمور کاک نامە دەمەوێت دوایین قسەی جەنابیشت بزانم چیاڵی هەم بۆ بەڕێزی کوڕێت هەم بۆ ماڵی کاک تێمور و هەم بۆ خەڵکی بەگشتی لەوەی کە ئێستا ئەمەی کە ئەم بەخشندەی گەورەی نواندووە کوڕی جەنابتە فەرموو
وەڵامی زۆر مایکە نزیکەیتەوە سێوەیەکەم و دەستخۆشی لە کوڕەکەمەکەم و هەم شیفاژە خوازم بۆ کوڕەکەی کاک تەیموور و خواشدا و چاک بێت و هەوسێتەوە سەر پێ و من زۆر پێخۆشحاڵم بۆ بەخشینەی کە کوڕەکەم کردوێتی داوا لە هەموو گەنجانی ماڵەکەم کەوا بەخشندە بن هەر نەخۆشی هەر بێگیانجووری سەفەری هەورامان بچن بە سەردەمی و هاوکاری بکەن. زۆر سپاس دەکەم ماوەستا دێمەوە لای جەنابەت بزانم دوایین پەیامی جەنابیش چی هەیە ئەیدی بەگشتی قسەکەمان بۆ بکەی هەمڕۆ و دەسەڵات هەمڕۆ و خەڵکی و هەم ئەم دوو باوکە بەڕێزەش. وەڵام من زۆر گەشت بینم بە خەڵک بەڕاستی لە ناو ئەم فەزا سیاسیە و ئەم فەزا بڵێ مزایەدەیە خەڵکێکی فەوزا ئەم فەوزای سیاسیە و ئەم فەوزای بڵێن کڕین و فرۆشتنە بە یەکتریەوە خەڵکێکی ئومێدێکی باش ماوە وقل ربي أنزلني منزلا مباركا وأنت خير المنزلين أما خير المنزل أمولاتي كردستان بلان بداخ إما تشبلمان كتابو أمريكا وبو إسرائيل بو أوروبا أو تالكاتنا راحتياتن يا أخوا بكالك ماني لبر أوا من أميد موايا دولة مني باج ماوى الحمد لله مسؤولي باج ماوى الحمد لله تعميم نكين خلقي خلافه بلان دولة مني باج ماوى مسؤولي باج ماوى راقاني باج ماوى مەڵێ خەڵکی بە ئەمەگ ماوە هەر ئەوەشە وای کردووە ئەم کوردستان لە بەڵای ئاسمانی و زەمینی ئەپارێزرێ جا من ڕووی دەمم ئەکەمە ئەوانەی کەوا هەیانە بەڕاستی ڕۆژێکی نەگریسە ڕۆژێکی خراپە ئەو ماڵەی هەتانە ڕۆژی ئەبێ جێی دێڵین ئەڕوا هەمووی بە مەتر و نیوێ خامەوە ئەچینە ناو ئەو قەبرەوە پرسیارمان لێ ئەکرێ لە کوێتان هێنا بۆ کوێتان بر ئێمەش با بە خۆمان بچینەوە فۆرماتێکی عەقڵ و لۆژیک و زمان و حەیات و گیرفانی خۆمان بکەین ئەوەی هەمانە لە خزمەتی خەڵکا بێ ئایا مەسئولە ئایا دەوڵەمەندە ئایا مامۆسایە زۆرجار بە قسە ئایا بە نیشتیمانە ئایا بە هاوسەرە ئایا بە مناڵە بیبەخشین بۆ ئەوەی ئەم ببەخشن من ئەڵێم ببەخشن تا بەخشین بەردەوام بێ ئەگەر ئێمە نەبەخشین وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خۆتان بپارێزن لە ئاگر ئەگەر بە لەتێ خورمایەکیش بێ با ئێمە ببەخشین تا ئەو کاتەی هیوامان هەیە ژیان بەردەوام بێ ببەخشین تا ژیان بەردەوام بێ ببەخشین تا بەخشین بەردەوام بێ بۆیە گەنجەکان هاوسەرە بەڕێزەکان منداڵەکان حاجیە بەڕێزەکان شێخانی تەریقات ساحۆی ئیسلامی وڵاتانی نیشتیمانی قەومی با ئێمە ئیتر واز لەوانە بێنی لەبەرەوەی کاکە جەلال سوالێکی کردووامان نەدایەوە من ئەڵێم دین سنووری هەموو شتێ ئەبەزێنێ ئەم دینە ئەگەر کابرایە لە ئەفغانستانەوە محتاج بوو من لێرەوە هەستی دینداریم بۆ ئەجوڵێ ئیتر ئەو نەتەوە و قەومیەتە و عەسەبیەتە هەمووی ئەخاتە لاوە ئەگەر کابرایە لە بەریتانیا و لەند و سێ ڕۆژە تەلەفۆنی کردووە بۆ خزمێکی نەداری ئەڵێ بڕۆ لە فڵانە شوێنە کوڕێکی گەنجە لە بەریتانیایە ئەڵێ بڕۆ لە فڵانە شوێنە ئەزانم تۆ دەسەر خێزانی مەعاشە نییە بڕۆ لە شوێنێکە خانوێ مەعمەلەکە لە سلێمانیا خانوویەکە بۆ ئەکڕم لەبەرەوەی ئەم نەواتە ئەسڵیە ماوە ئەم کوردستانە جێگای پێغەمبەرانە جێگای شەهیدانە جێگای ڕازگۆیانە جێگای عولەمایانە جێگای تەریقەتە بەڕاستی ئێمە نابێ ون بین بۆیە ببەخشین تا بەردەوام بێ من دەستخۆشی لە کاکە بەڕێزەکەم دەستخۆشی لە کاکە تەیموورەکەم دەستخۆشی لەم حاجیە بەڕێزانە ئەکەم کە لە سەفی جومعان دەستخۆشیش لە کەناڵی پەیامەکەم هیوادارین دەسەڵاتیش بێتە سەرخەد ئیتر ئەو شتانەی وەلانێن تا ئێساش هەر کە روگ لە یەکە نەبووەوە قسەیەکی مامۆستا حەمەم لەبیرە بەڕەحمەت بێ وتم مامۆستا مادەی 140 تەواو نەبوو وتی ڕۆڵە کورە مادەی 140 ساڵی پێچێ جا لەبەر ئێمە بەشتی لاوەکیەوە خەریک نەبین ئاگامان لە خەڵک بێ ئاگامان لە نەخۆش بێ ئاگامان لە نەدار بێ ئاگامان لە وڵات بێ ئاگامان لە نیشتیمان بێ دەوروبەن بەرمان منجەڵە ئەکوڵێ بۆیە ئێمە دەست بەزەکەینەوەڵێن خوایە گیان ئەوەی ئەبەخشێ لە لاشەی لە ئەندامی جەستەی لە گیرفانی لە ژیانی لە دەمی لە قسەی لە عیلمی خوای گەورە بەرکەت بخاتە ناو ماڵ و مناڵ و تەمەن و گیرفانیەوە وەخوای گەورە ساڵحمان کە ئێمەش وەکو عولەما دوعای خێر بۆ بکەن بۆ ئێمەش دوعای خێر بۆکەین بۆ ئێوە خوای گەورە وڵاتمان لە کۆرۆنا و خۆشی بپارێزێ وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه حاجی ئێوە چیت قسەیەکتان هەیە بۆمان والله من بهيج اللون معاشم نية فەرموو حاجی أميك لا بهيج اللون معاشم نية أميك باشە پیرانەیەکیشم بوو ئەویشیان بڕی لەها بێوەرجنانە بڕاوێ ئەزانم هاوکاری ئەوش پێڵێن هاوکاری ناڵێن پێڵێن مەعاش پیرانە ئێمە پێڵێن پیرانە ئەزانم
یا لە وەختی مەلیک فەیسەڵی بچکۆلا بۆیان بڕیمەتەوە ئەویشیان بڕی ئێستا نەماوێ ئێستا بێمەعاشی لای حکوومەتەوە عەبەت سکەمانە نیمە لای هیچ حکوومەتێک و نەک لای حکوومەتی خۆمان لای هیچ حکوومەتێک و چون هەیە جاسووسە هەیە ئەمنە هەیە ئەو نوع ئەشتانەیە وانێ باشە ئێستا پەیامت چی هەیە بۆ وانەی معاشەکەیان بڕیوی چیان پێڵێ واللهی معاشەکە پەیام هەرەوەیە نازانم چی بڵێ معاشەکەت بدەنەوە چەندێکە بڕیویانە معاشەکەت معاشەکە و چەندێکە بڕاوە کورەج زەواجکەت خوا ئەوخوا زیاتری شێ ئەرێ والله معاشەکەمیانێ چەندێکە بڕیویانە چەند ساڵە بێ زۆرە ئینەکەم لە بێر چووەتەوە ئێستا خۆ ناتوانانی هیچ کار و کەسابەتێکیش بکەیت من هیچم پێکری نە والله بەس الحەمدوللا توێ مزگەوت و پێکرێ حەدای من لەخوا بەزیابێ دێ لەخوا بەزیابێ حاجیگیان تۆ هیچ قسەیەکمان بۆ ناکەی لەسەر ئەوەی کە هەم مەوزوعانەی ئێستا باسمان کردم دوو گەنجە ئێستا گورچی لێ خۆی بەخشیوە هیچ قسەیەکت نییە بۆمان ئەوەیە برا ئەوانە هەرکەس خوا بۆی بکای شەڵاوە هەر دەستگیریە بێت بەڕەحمی خۆیەوە کەس ئەوەی بۆ ناکرێت زۆر باشە زۆر سپاسانەکەم سپاسانەکەم زۆر سپاس بۆ ئێوەش کاک تێمور کاک نەمەر مامۆستایان زۆر سپاس ئەزیەتماندان بینەرانی عەزیز سپاس بۆ ئێوەشەوەی کە بینیتان بڕگەیەک بوو لە پەیامی ڕۆژ لە شارۆچەی خوڕماڵەوە دەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارم کاک دانیار دەستخۆشی بۆ هاوکارم جەلال محەممەد لە ناحیەی خوڕماڵەوە لەگەڵمان نبووە سپاسیش بۆ ئەو خانەوادەی کە ئەو گورچی لێیان بەخشیوە بە ئەو بنەماڵەی دیکەوە ئەو گەنجەوە ئەمە کارێکی زۆر گەورەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت ئەگەر دەتەوێت تەندروستێکی باش و تەمەنە درێژ بێت ئەوە ببەخشن بۆیە ئینشاءالله خوای گەورە تەندروستی ئەو گەنجە دەپارێزێت و ئەوەشی کە گورچیلەکەی بۆ پێبەخشراوە چاک دەبێتەوە ئینشاءالله. بینەرانی عەزیز دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمانەوەی چیرۆک و پەیام زانین چیرۆکی ئەم جارەمان چی دەبێت پێکەوە بینەری دەبین. بەناوی خوای گەورە و میهرەبان بیسەران و بینەرانی خۆشەویست خۆم بە خۆشحاڵ دەزانم لاڵقەیەکی تری بەرنامەی چیرۆک و پەیام بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە هیوادارم چیرۆکی ئەم جارەشمان جێگای کەڵک و سوودی ئێوەی بەڕێز بێ. خۆشەویستان چیرۆکی ئەم جارەمان لەژێر ناونیشانی وەرزێر و ئەسپەکەی. ڕۆژێک لە ڕۆژان ئەسپی یەکێک لە وەرزێرەکان دەکەوێتە ناو بیرێکی ئاو کە ئەم بیرە چەندان ساڵە وشکی کردو و هیچ ئاوی تێدا نییە. دوای ئەوەی وەرزێرەکە گوێی لە دەنجی حیلە ئەسپەکەی دەبێت بەرەو ڕووی دەچێت بەڵام کاتێک تەمەشا دەکات ئەوە کەوتۆتە بنی بیرەکە و بیرەکە زۆر قوڵە زۆر بە زەحمەت دەتوانێت ئەسپەکە ڕزگار بکات. لەبەرەوە بیر دەکاتەوە چۆن بیرۆکەیەکی بە مێشکدا بێ خۆی لە ئەسپەکە ڕزگار بکات. ئەم بیرۆکەی بە بیردادێ کە یەک ئەسپەکەی تازە پیر بوو و کەڵکی کارکردنی نەماوە و هەروەها بیرەکەش چەند ساڵە وشکی کردووە و ئاوی تێدا نەماوە هەمیشە بۆتە جێگایەک بۆ مەترسی هەمیشە مەترسی لەسەرەوە کە کەسێک بکەوێتە نێو و لە نێویدا گیان لەدەست بدات. لەبەرەوە بە بیری دادێک کە هەم لە بیرەکە ڕزگاری دەبێت و هەروەها لە ئەسپەکەش ڕزگاری دەبێت. لەبەرەوە بانکی دراوسەکانی وەرزێرەکانی دراوسەی دەکات دەڵێ هاوکاریم بکەن بۆ ئەوەی ئەم بیرە پڕ بکەینەوە. هەر کەس لە ڕاستی خۆیەوە بێڵ و پاس دەهێنن گڵی چواردەوری بیرەکە دەکەنە ناو بیرەکە. لەو لاشەوە ئەسپەکە کاتێک هۆشی دێتەوە هەز دەکا ئەوە پلانێکە و دەیانەوێت لە ناوی بەرن. لەبەرەوە بڕیار دەدا کە خۆی ڕزگار بکات بەڵام وەکو گوتمان بیرەکە زۆر قوڵە و ناتوانێت بێتە دەرەوە. کاتێک وەرزێرەکان لەسەرەوە بە بێڵ خۆڵ بەسەر ئەسپەکەدا دەکەن ئەسپەکەش بڕیاری خۆی داوە ڕزگاری بێت. لەبەرەوە هەر ئەوان بێڵێک گڵ دەکەنە ناو بیرەکە ئەو
خۆی دەجوڵێنێت و ئەو گڵی کە دەکەوێتە سەر پشتی کە دەیانەوێت لە ناوی بەرن ئەم گڵە دەکەوێتە ژێر قاچەکانی. هەر بێڵە گڵێک کە دەکەوێتە سەر پشتی دواتر خۆی دەجوڵێنێ و حیلەیەک لێ دەدا دەکەوێتە ژێر پێیەکانی و هەنگاوێک لە دەرەوە نزیکی دەبێتەوە. کاتێک وەرزێرەکان بەردەوام دەبن لە تێکردنی گڵەکەی چواردەوری بیرەکە، بەڵام شتێکی سەیر دەبینن. کاتێک دەنجی ئەسپەکە زۆر نزیک دەبێتەوە لە سەروی بیرەکە کە چەند هەنگاوێکی دەمێنێ، دواتر کە دەتوانێت حیلەیەک لێ دەدات و لە بیرەکە باز دەدات و ڕزگاری دەبێت. خۆشەویستانم، لەم چیرۆکە چ فێر دەبێت؟ پەیامی ئێمە لەم چیرۆکەدا چییە؟ ژیانی ئێمە پڕیەتی لە ناخۆشی، ژیانی ئێمە پڕیەتی لە کۆسب، ژیانی ئێمە پڕیەتی لە لەمپەر، ژیانی ئێمە کۆمەڵە خەڵکێکی تریش دەیانەوێت زیندە بە چاڵمان بکەن، بیرۆکەکانمان، کەسایەتیمان، ژیانمان لە ناوبەرن. بەڵام ئێمەش چۆن ئەوان بڕیاریان هەیە و پلانیان هەیە، دەبێت ئێمەش دژە پلانمان هەبێت، دەبێت ئێمەش بیرۆکەمان هەبێت کە چۆن خۆمان لەم مردنە حتمیە ڕزگار بکەین. کاتێک ئەسپەکە بیر دەکاتەوە کە دەیانەوێت لە ناوی بەرن، بڕیار دەدا ڕزگاری بێت. ئێمە زۆر خەڵک هەیە لە ژیاندا بە هەبوونی ئێمە بە ژیانی ئێمە حەز ناکات، دەیانەوێت لە ناومان بەرن، بەڵام ئێمەش دەبێ بەردەوام بین، ئێمەش دەبێت بڕیارمان هەبێ، ئێمەش دەبێت هەمیشە وا بکەین کە لە نەهامەتیەکان ڕزگارمان بێت. هەر کاتێک ژیان باری قورسی بەسەر شانتدا دەدا، بێگومان دەبێت ئەسب ئاسا بڕیار بدەی و ئەو نەهامەتیانە بخەیە ژێر پێیەکانت، کەواتە هەر کاتێک نەهامەتەکان کەوتنە سەر شانت، ئەگەر خۆت نەجوڵێنی و بڕیارێکت نەبێ، بێگومان شانت قرس دەبێت و دەبێتە هۆی لە ناوچوونت. بەڵام ئەگەر جوڵەت هەبێ، وزەت هەبێ، بڕیارت هەبێ، ئەمانە دەبنە هەنگاوێک بەرەو ڕزگاربوونت، ئەمانە دەبنە پەیژەیەک بەرەو ڕزگاربوونی تۆ. هیوادارم هیچ کاتێک تووشی نەهامەتی نەبن، هیچ کاتێک تووشی گێرە و کێشە نەبن، بەڵام هەر کاتێکیش توش بوون، بڕیارتان هەبێ کە دەبێ بە زیندوی بمێننەوە، کە دەبێ ڕزگارتان بێ بۆ ئەوەی ئەو کەسانەی کە دەیانەوێ بزیندە بە چاڵتان بکەن و بیرۆکەکانتان لە ناوبەرن، توانایی بەرەنگاربوونەوەی ئێوەیان نەبێ بۆ ئەوەی بگێ لووتکە، بۆ ئەوەی بگێ دۆنجی سەرکەوتن و لووتکەی سەرکەوتن، دەبێ بڕیارمان هەبێ. تا چیرۆکێکی تر و بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم، خواتان لەگەڵ. بینەرانی عزیز، بە یارمەتی هاوکارانم بەرنامەی ئەمجارەشمان پێشکەشکردن، هیواخوازین سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بووبێت و هیوا دەخوازین هەموو لایەک تەندروستێکی باشتان هەبێت و ئینشاءالله دوور دەبن لە هەموو دەرد و بەڵایەک. تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین، خواتان لەگەڵ.